خۆزگە لەگەڵتان بوومایە. اینجا سیرکە جەماعەت ئەو دادە سارە ئەوانیش هاتن. بەڵەنسەک و تەواو بوو؟ بچۆ بیکڕم. ئاسانە بێکێ بڵێ با بۆ بێنێ. سەیران بە ئینتەرنێت؟ من بمەڕۆمەوە. ئێستا من چی بکەم؟ ئابڕۆکە بۆستا؟ ئەوم بیر چۆتەوە؟ ئێستا ئەتوانی باڵانسی نەورۆسفۆرجی بکڕی لە فاستپەی بە 22,000 سیمکارتیشی هەرزان کردووە. بیرت نەچێت ئەم ئۆفەرە تەنها لە فاستپەی بەردەستە، هەروەها سیمکارتیش لە 7,000ەوە بوو بە 4,000 لەگەڵ 3 گیگابایتی ئینتەرنێت بە دیاری. بەخوا شتێکی چاکە، هەم هەرزانیشە و هەموو کاتێکیش بەردەستە. سڵاوتان لێبێت خۆشەویستان. پێغەمبەران باشترین دروستکراوەکانی خوددان، ئەوان لە هەموو خەڵکی زیاتر ئازار و ناخۆشی دەچێژن و بەرگەی کۆسپ و نەهامەتیەکان دەگرن، ئەویش لە پێناو گەیاندن و بڵاوکردنەوەی پەیامی خودای مەزن بۆ خەڵکی. و لێرەدا 5 پێغەمبەر هەن کە خودای گەورە ناوی لێناون ئولو ئەلعەزم، ئەوانش ئەو پێغەمبەرانن کە زۆرترین ئازاریان سەشتووە لە پێناو بانگێشتی خەڵکی بەرەو دینی ئیسلام. و یەکەمینی ئەو پێغەمبەرانە نوح عەلەیه السەلام، ئەو لە ژیانیدا ئازارێکی چەشتووە کە هیچ کەس پێش ئەو نەیچەشتووە. و بەداخەوە زۆرینەی خەڵکی لەبارەی پێغەمبەری خوددا نوح زانیاریان نییە و تەنیا لەبارەی کەشتێکە و لافاوەکە دەزانن، بەڵام لافاوەکە چۆن ڕوویدا و هۆزەکەی چیان لێکرد کە بێئومێد بوو لێیان. لەم ڤیدیۆیەدا چەند باسێک لەبارەی پێغەمبەرمان نوح دەبیستین کە پێشتر نەتان بیستووە، بۆیە لەگەڵمان بن. پاش چەند سەدەیەک دوا بە دوای کۆسی گەورەمان باوکە ئادەم عەلەیه السەلام خراپەکاری لە زەویدا بڵاو بۆیەوە و نەزانی زیادی کرد و خەڵکی خودایان لە بیر کرد و بتەکانیان لە جێی خودا دەپەرست. بۆیەوە پێویست بوو کە خودای مەزن پێغەمبەرێکیان بۆ بنێرێت کە خەڵک بگەڕێنێتەوە بۆ باوەڕبوون بە خودا و پەرستنی. بۆیە خودای گەورە نوح عەلەیه السەلامی بۆ ناردن تا ڕێنوێنیان بکا بەرەو خودای گەورە و ڕێگری بکا لەوەی کە جگە لەو هیچی تر نەپەرستن. و نوح عەلەیه السەلام باشترین پیاوی هۆزەکەی بوو. خوداش ئەوی هەڵبژار تاوەکو هۆزەکەی لە سزا و تووڕەی خودای مەزن ئاگادار بکاتەوە. پەیامبەر نوح 950 ساڵی ژیانی خۆی بۆ بانگێشتی خەڵکی بۆ دینی خودا و یەکتاپەرستی تەرخان کرد و هۆزەکەی لە سزای خودای گەورە ئاگادار دەکردەوە. خودای گەورەش دەفەرموێت سوێن بە خودا ئێمە نوحمان ڕەوانە کرد بۆ سەر قەوم و هۆزەکەی 1050 کەم لە ناویاندا مایەوە، سەرئەنجام لافا و زریان هەمویانی پێچایەوە لە کاتێکدا ئەوان ستەمکار بوون، بەڵام هۆزەکەی کەسانی نەزان و لوتبەرز بوون، هەمویان بە درۆیان دەخستە و سوکایەتیان پێی دەکرد و بەڵگەشیان ئەوە بوو کە ئەویش هەروەکو ئەوان مرۆڤە، جا چۆن دەبێت بە پێغەمبەرێک و لەلایەن خوداشەوە نێردرابێت. بەڵام نوح عەلەیه السەلام ئارامگر بوو بەرامبەریان و ڕێگەی بانگەشی بەرنەدا و بەردەوام بوو، بەڵام بەداخەوە هەوڵدانەکانی بێسوود بوون. لە ماوەی ئەو هەموو ساڵەدا تەنها 80 کەس باوەڕیان پێی هێنا، ئەوانش لە خێزانەکەی خۆی بوون و بە پێچەوانەشەوە هۆزەکەی کاتێک نوحیان دەبینی پەنجەیان دەخستە گوێیەکانیان تا گویان لە قسەکانی نەبێت و بە جلەکانیان سەریان دادەپۆشی تا نەیبینن و گوێشیان لێی نەبێت و کارگەیشتە ئەوەی کە ئاگاداریان کردەوە گەر لەم کارەی نەوەستێت ئەوە بەردبارانی دەکەن و ئازاری دەدەن. و یەکێک لە ناویاندا بوو کە کوڕەکەی ئەوی لەسەر کوفرکردن ڕادەهێنا و ئاگاداری دەکردەوە لەوەی کە باوەڕ بە نوح نەهێنێت و ئامۆژگاری دەکرد کە هەرچی وت بە درۆی بخاتەوە. دوای 950 ساڵ پێغەمبەرایەتی و بانگەشە نوح لە قەومەکەی خۆی بێئومێد بوو و بێزار بوو لە گوناه و سەرپێچیەکانیان. خوداش وحی بۆ ناردە خوارەوە تا خەم نەخوات و پێی ڕاگەیان کە لەم ڕۆ بەدواوە هیچ کەس جگە لەوانی پێشوو باوەڕی پێ ناهێنن. و کاتێک نوح بێهیوا بوو لە باشبوونیان و باوەڕهێنانیان بینی کە هیچ چاکەیەکیان نییە و جگە لە کوفرکردن و تاوان هیچی تر ئەنجام نادەن. بانگەشی تووڕەی خودای لە سەریان دەکرد. خدا فەرمانی پێکرد کە کەشتیەکی زەبەلاح دروست بکات و چیتر ئامۆژگاری قەومەکەش نەکات. و نوح بە فەرمانی خدا دەستی بە دروستکردنی کەشتیەکی زۆر گەورە کرد و دروستکردنەکەی چەندین ساڵی خایەن و هەر کاتێک بەلای قەومەکەیدا دەڕۆشت گاڵتەیان پێی دەکرد و پێی پێدەکەنین و پێیان دەوت کە ئایا لەسەر زەویەکی وشکانی کەشی دروست دەکەی ئای سۆن بەبێ ئەو دەڕوات. ئەویش پێی دەوتن کە سبەی دەیزانن و خوداش وحی ناردە خوارەوە بۆ نوح کە کاتێک لە تەنورە پڕ لە ئاگرەکەوە ئەو فوارەی کرد
واتە کاتێک لە زەویەوە ئاو هاتە دەر و فرمانی کرد کە لە هەر جۆرێکی ئاژەڵەکان دوو ڕەگەز ببا لەگەڵ خێزانەکەی بۆ ناو کەشتێکە بۆیە دەرچوونی ئاو لە زەویەوە نیشانەی دروستبوونی لافا و تووڕەی خودای مەزنە. خودای گەورە دەفەرمێت ئەم کێشەیە بەردەوام بوو هەتا ئەو کاتەی بڕیارمانە هاتوو فەرمان دەرسوو بە لە ناوبردننی بێباوەڕەکان و لە تەنورە پڕ لە ئاگرەکەوە ئەو فوارەی کرد. ئەو ساوتمان ئەی نوح لە هەموو نێرومەیەک دوان هەڵبگرە لە کەشتێکەدا و ماڵ و خێزانت لەگەڵ خۆت بەرە جگە لەوانەی کە بڕیاریان لەسەر دراوە تووشی تۆڵە ببن بەهۆی بێباوەڕیانەوە ئەوانیش هەڵگیرا کە باوەڕیان هێناوە کە شایەنی باسە. دواتر نوح ئەو نیشانەی بینی کە خوددا ئاماژەی پێدا بوو و ئاژەڵەکان بۆ ناو کەشتێکە کۆبوونەوە و بانگی ئەو کەسانی کرد کە باوەڕیان هێنابوو تا سەر کەشتێکە بکەون و لێرەدا تووڕەی خوددا دابەزیە سەر قەومی نوح. خوددا لە ئاسمانەوە بارانێکی بەخوڕی باران کە پێشتر زەوی بەخۆیەوە نەیبینی بوو و لە دوای ئەوەش بارانی وا جارێکی دی نەباریەوە. بارانەکە زۆر بەخوڕ دەباریە سەرزەوی و خوددا فرمانی بە زەوی کرد لە هەموو کانی و سەرساوە کە لە بەرەکانیەوە ئەو بێتە دەرەوە. ئەو لە زەویەوە هەڵقوڵا هەتا بە جۆرێک هەموو کافرەکانی یەک لە دوای یەک قوت دەدا و نوح کوڕێکی کافری هەبوو کە قبوڵی نەکرد لەگەڵیدا بچێتە ناو کەشتێکە. نوح زۆر خەفەتی بۆی خوارد و بانگی کرد تا لەگەڵیان سوار کەشتێکە ببێت بەڵام کوڕەکەی سوور بوو لەسەر بێباوەڕێکەی و پێی وت کە دەڕواتە سەر شاخێک تا لە لافاوەکە ڕزگاری ببێت. نوح وڵامی دایەوە کە ئەمڕۆ هیچ شتێک لە سزای خوددا ڕزگاری ناکە چ مرۆڤ چ شاخ چ جنۆکە ئەو هەموو چیاکانی داپۆشی هەتا یەکش لەسەر زەوی نەمایەوە تەنیا ئەو نەبێت و هەموو ئەوەی لە دەرەوەی کەشتێکە بوو نوقم بوو و لە ناوچوو و لە ناویاندا کوڕەکەی و ژنە بێ باوەڕەکەی هەبوون کە ئەویش بە هەمان شێوە ڕەتی کردەوە کە بچێتە ناو کەشتێکە و لێرەدا خودای مەزن فرمانی بە باران کرد کە بوەستێت و فرمانی بە زەویش کرد کە ئاوەکە قوت بدات. لافاوەکە وەستا و ئاوەکە دیار نەما. سزای خوددا لەسەر قەومی نوح کۆتایی هات دوای ئەوەی هیچ کەسێک لەوان لەسەر زەوی نەمایەوە. خوددا دەفەرمێت پاشان فەرماندرا بە زەوی ئاوەکەت با ڕۆ بچێت بە ناخدا ئەی ئاسمان تۆش با بەز بێت و باران مەبارێنە. ئیتر ئاوەکە ڕۆچوو فەرمانەکانیش بەڕێکی و تەواوی ئەنجام درا. کەشتێکەش لەسەر کێوی جوودی وەستا و لەنگەری گر کە زۆرینەی سەرچاوەکان ئاماژە بەوە دەدەن کە ئەم کێوە دەکەوێتە باکووری کوردستانی گەورە. واتە کەشتێکی نوح عەلەیه السەلام دوای تەواوبوونی ئاوەکان لەسەر شاخێک وەستا بە ناوی جوودی کە یەکێکە لە سیاهەرە بەرزەکان و بە زمانی کوردیش پێی دەڵێن سیای ئارارات. کەشتی نوح لەنگەری گرت و وەستا و کاتێک گەیشتە وشکانی خوددا فەرمانی بە نوح و هەموو ئەوانی ناو کەشتێکە کرد کە بێنە دەرەوە. هەمویان هاتنە دەر و لە زەویدا بڵاو بوونەوە و دووبارە ژیانیان تێیدا بوونیاد نایەوە. بەڵام ئەم جارە بە بێبوونی هیچ کافر و بێباوەڕێک لە ناویاندا. هەرچی قەومی نوحیش بوو سزایەکی توندیان درا و کۆتاییەکی بە ئازاریان هەبوو. خوددا نوقمی کردن و لە دنیادا سزایدان و لە قیامەتش دایان خاتە ناو ئاگر لە پاداشتی ئەو کار و کردەوانەی کە ئەنجامیاندا بوو. خودای گەورە دەفەرمێت جا لەسەر ئەنجامی گوناه و تاوانیاندا هۆزی نالەبار نوقم کران لە زریانەکاندا ئینجا خرانە ناو ئاگرەوە کەسیشیان دەست نەکەوت لە خەشم و سزای خوای پەنایان بدات. و نوح عەلەیه السەلام چوار مناڵی هەبوو یەکێکیان کافر بوو و خودداش نوقمی کرد و سیانیان مایەوە لەگەڵیدا زەویان ئاوەدان کردەوە و دەوترێت کە مرۆڤ هەموو لە خێزانی نوحن و خودداش باشتر زاناترە و هاوسەرەکەیشی کافر بوو هەر لە سەرەتاوە باوەڕی پێی نەهێنا و هەتا ڕەتی کردەوە کە لەگەڵیدا سوار کەشتێکە ببێت. بۆیە چارەنووسی ئەویش وەک هی ئەوانی دیکەی قەومی نوحی بێباوەڕ بوو و نوح یەکێکە لەو پێغەمبەرانی کە زۆرترین کات ناوی لە قورئاندا هاتووە. خودای گەورە 43 جار ناوی هێناوە. بەم زۆرە گەیشتنە کۆتایی بابەتی ئەمڕۆمان. ئەگەر بابەتەکەتان بەدڵ بوو ئەوە لایکی ڤیدۆکە بکەن و شەیری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و سەبسکرایبی کەناڵەکەش لە یاد مەکەن بۆ ئەوەی هەمیشە بە چێشترین بابەتەکانتان پێ بگات. تا ڤیدۆیەکی تر خواتان لەگەڵ. خۆزگە لەگەڵتان بوومایە. اینجا سیرکە جەماعەت ئەو دادە سارەوانیش هاتن. Balança com o togo. Eu te bico. É a sana. Vê que ele babou bem. سیرم بی ئینتەرنێت من بمەڕۆمەوە. ئێستا من چی بکەم؟ Abla para você?
ئەوم بیر چۆتەوە؟ ئێستا ئەتوانی باڵانسی نەورۆسفۆرجی بکڕی لە فاستپەی بە 22,000 سیمکارتیشی هەرزان کردووە. بیرت نەچێ ئەم ئۆفرە تەنها لە فاستپەی بەردەستە هەروەها سیمکارتیش لە 7,000 بوو بە 4,000 لەگەڵ 3 گیگابایتی ئینتەرنێت بە دیاری. بەخوا شتێکی چاکە هەم هەرزانیشە و هەموو کاتێکیش بەردەستە.